سڵاوتان لە بێتبینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیەم کاتان باش من بێستون محەممەدم خۆشحاڵم بەرنامەی پرسی هەفتەیە مەفتێتان پێشکەش دەکەم وەکو دەبینن ئێمە لە بانگەشی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داین تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و بە خۆشحاڵیەوە کاندیدی ژمارە 4 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بەڕێز کاک ئاڤان حەمە ساڵح میوانی بەرنامەکەمانە پێکەوە گفتوگۆ لەسەر کارنامەی پارتی دیموکراتی کوردستان و پلانی کاری لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئێوە دەنگی پێ بدەن و بچێتە پەرلەمانی کوردستانەوە گفتوگۆی زیاتر لەم بارەوە دەکەین. کاک ئاڤان بەخێر بێی، خۆشحاڵین کە بەشدار بی لەگەڵمان. زۆر سپاس، دەستان خۆش بێ بۆ بەردامێ. کاک ئاڤان بەڕێزت کاندیدی پارتی دیموکراتی کوردستانی بە ژمارە 4 کە پارتی دیموکراتی کوردستان کارنامە و بەرنامەیەکی چڕ و پڕی هەیە بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڕێزت وەکو کاندیدێک کە چوویتە پەرلەمانی کوردستان چی ئەکەیت و پلانتان چییە بۆ ئەوەی بە تایبەتی بەڕێزت کە لە سنووری پارێزگای سلێمانی خزمەتی زیاتری سنووری پارێزگای سلێمانی بکەن؟ زۆر سپاس، دەستان خۆش بێ. وڵا هیوادارم داوا لە جەماوەری پارێزگای سلێمانیکەم دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان 190 بن، چونکە پارتی دیموکراتی کوردستان خاوەنی کوردستانە، خاوەنی میلەتەیە، بۆیە بتوانێت پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی کاندیدەکانەوە خزمەت بە کوردستان و شاری سلێمانی بکات کە ئەوە ئەرکێکی سەرشانی مێژووی پارتی دیموکراتی کوردستان خاوەنی چەنەها شۆڕش و خوێندان و داستانە. بۆیە لە پێناوی کوردستانە چەنەها تێکۆشەر و خەباتژێر و ماندووناسی تیا شەهید بووە. بۆ ئێمەژە و کوردستانە و چای خۆمانە پارێزین داواکارین لە پارێزگای سلێمانی. ئێمە ئەمانوێت دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن بۆیە بتوانین ئاوەدانی و ئارامی لە سلێمانی جێگەر بکرێت و خۆشگوزرانی بۆ هاوڵاتیان دابین بکرێت. کە من بەرنامەیەوە من هیشەڵا کە دەرچووم بۆ پەرلەمان، من لە بواری لاوان نزیکەی 32 ساڵە خزمەتم بە توێژی لاوان کردووە. ئەوە ئەرچی سەرشانی منەبێت کە خزمەتی زیاتر بە لاوان بکرێت لە بوارەکانی وەرزش و هونەری و ڕۆشنبیری و ئەو فکری نەتەوە هەستی نەتەوایەتی ئەوانە سەرشانیێمێ. لاوان توێژێکی زۆر گرنگی ئەم وڵاتەیە کە دەکرێت زیاتر خزمەت بکرێت، چونکە ئەم وڵاتە لە سەردەسی لاوان بەرەو پێش دەچێت، لە سەردەسی لاوان پێشکەوت و بەدەستێنێت. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان زیاتر خزمەت بە توێژی لاوان کراوە لە بوارەکانی وەرزشە. بەڵێ کاک ئاڤان، بەڕێزت بەرپرسی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بووی لە شاری سلێمانی، خۆت باسی لاوانت کرد، حەزەکەم لەسەر ئەو بوارە پرسیارت لێ بکەم. لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستانش بە تایبەتی چینی لاوان چینێکی ناڕازین، بەردەوام گلەییان هەیە لەوەی کە وەکو پێویست خزمەتیان نەکراوە. خۆت بەرپرسی یەکێتی لاوان دیموکراتی کوردستان بووی، لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا چۆن ئەتوانن خزمەتی لاوان بکەن؟ پارتی دیموکراتی کوردستان لە کارنامەکەیدا ئاماژەی بە خاڵێک کردووە کە لە ڕێگەی پرۆژە یاساوە دەیەوێت هاوکاری ئەو پرۆژانەی لاوان بکات کە پرۆژەی بچووکن، هاوکاریان بکات بۆ ئەوەی بەشێکی زۆر لە لاوان ببن بە خاوەنی کاری خۆیان. ئێوە لەو پێناوەدا چیەکەن؟ ئێمە لەو پێناوە هەر دەمێکە وەکو یەکێتی لاوان و کاتێک بەرپرسی لاوانی سلێمانی بمە پرۆژەیە کە ئێستا لە حکوومەتدا جێبەجێکرێ پرۆژەی لاوان بوو کە ئەو پرۆژەی سندوقە کە دانرا بۆ خزمەتکردنی ئەو گەنجانەی کە کەم دەرامەتن کە هاوکاری بکرێت کار بکەن تایە ئەتوانین ئێمە ئەمە پرۆژەیە زیاتر بکەین، هەوڵی زیاتری بۆ بدەین ئەو سندوقە پرۆی کە پرۆژەی بچووکەیەبی هیوادارین گەورەتری بکەین بۆی هەموو لاوانی کوردستان سودمەند بێتیایە. بە تایبەتی ئێمە سەردەمەکە ئێمە لاوان کە کارمان کرد لێرە ئێستا ژۆ بەرنامەی لە کارەکانی بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان هەیە، فەقەرەکانی دەستنیشان کردووە لەسەر لە خۆی نوێنێ لە وەرزش و لە هونەری و لە ڕۆشنبیری و لە ڕاگەاندن و لە خوێندن و تەندروستی و پێشمەرگە و ئەنفال زۆر کارنامەیەکی زۆر تێر و تەسەلەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ڕازگۆ بۆ لەگەڵ هاوڵاتیانی خۆیان لەگەڵەوەی کارنامانی کە جێبەجێ کات کە دایناوە کارنامەی خۆی هەمووی جێبەجێگە. لە بواری وەرزشە کە ئێمە باڵاترین کەس بووین کە توانیمان خزمەت بە توێژی لاوان بکەین لە بواری وەرزشیە کە وەرزش گرنگترین بوارێکە لە ژیانی هەموو مرۆڤێکە. ئێمە توانیمان چەندها یاریگای پێشکەوتوو بکەینەوە، چەندها
تیپی وەرشی پێکەوە بنین چەندەها یانەی وەرشی زیادی کردووە لەو سەردەمانی تاکۆی بینی یانەکان ساڵ بە ساڵ بەرەو پێش دەچێت. بەڵێ کەواتە بەڕێزت داواکەی کە لاوان دەنگ بە کاندیدی ژمارە 4 و دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوی خزمەتی زیاتری توێژی لاوان بکرێت لە بواری وەرزشە. ئەوانەی کە لە بواری وەرزشدا کارەکەن ئەو لاوانە ئەگەر دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بدەن بێگومانم لەوەی کە پارتی کاری باشتر دەکات بۆ ئەوەی زیاتر تواناکان و بەهرەی لاوان بەرەو پێش بچێت. ئەچی دوایە من داواکارم کە دەنگ بە من بدەن بۆیە بتوانم لە بواری وەرزش و ڕۆشنبیری و ڕاگەیاندنا خزمەت بە توێژی لاوان بکەم چکەوە ماوەی کە جاری پێشوش باسم 32 ساڵ لەو بوارە خزمەتم کردووە. من ئەمەوێ لاوان دوورکەونە و لە زۆر شت خوان سەرقاڵکەن بە وەرزشەوە بە هوەرەوە بتوانین لە هەموو شوێنێک کۆمەلگایەکی لاوان دروست بکرێت حەز و ئارزوەکانی خوان تیا بەدی بێنین لە بواری هوەریە ڕۆشنبیریە فکریە هەر بوارێکە خوان حەزیان لێبێ شوێنێک هەبێت بتوانین گەنجی تیا کۆ بکرێتەوە لاوانی تیا کۆ بکرێتەوە بۆیە دوورکەونە لە کۆمەڵە مەسایلی تر ئەوە توانن خوان سەرقاڵکەن حەزەکانی خوان لەو ڕێگایەوە بەدی بێنن. من پەیمانی ئەوایەم بە لاوانی کوردستان کە سەرکەوتوو بم ئەتوانم لە ڕێگای خۆمەوە جەخت بکەمەوە بۆ خزمەتکردنی لاوان. بوارێک تریژەیە کە ئەوە ئەکرێت ئێمە کاری لەسەر بکەین کارتی تایبەت زۆر گرنگە کە چازارسیتیا بکرێت بە پرۆژەی یاسا چووکە کارتی تایبەت ناکرێت ئێستا خۆتان نەگەدانن ئەو فەرمانبەرانەیە کە زۆر تاعین بوون لەسەر وەزعی موشەکە وایە کاتە ئەتوانین لە ڕێی کارتی تایبەتەوە ئێمە چاکزازی تیا بکرێت ئەوانەی کە لە خوێندن تەواو بکەن لەو ڕێگای لە بواری پسپۆری خۆیان لەو شوێنانە کار بکەن باشترین شتەکە حکومەت لە کارنامەی پارتی دیموکراتی کوردستانی شایە کە چاکسازی لە کارتی تایبەتە بکات. کاک ئاڤان بواری تۆڕە کۆمەڵایەتەکان دیجیتال میدیا ئێستا بوارێکە کە هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە و بەشێکی زۆر لە گەنجانمان سەرقاڵی ئەو بوارن. ئێوە وەکو یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان خۆت وەکو کاندیدێک کە لە پەرلەمانی کوردستانە نوێنەری لاوانەکەی بەرنامەتان هەیە بۆ ئەوەی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانی سوۆشال میدیاوە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی بێت بتوانن هاوکاری ئەو گەنجانە بکەن کە کاری بچوشیان هەیە یا بتوانن بە بازارگەڕی بۆ ئەو گەنجانە بکەن یا خولێکی ڕاهێنان بکەنەوە بۆ ئەوەی گەنجان و لاوان بتوانن لە ڕێگەی ئەو خولەوە هەلی کاریان بۆ بڕاخسێت. ئێمە هەوڵمان ناوە لەوە پێشوش ئێستاش هەوڵی زیاتری بۆین کە بتوانین لە ڕێگای پرۆژه یاساوە ڕێک بخرێتەوە بکرێت خزمەتێکی زیاتر بکرێت بۆ گەنجانەی کە لەو بوارە کاری تیاکەن بەو لاوانەی کە کارەکەن لەو ڕێگایەوە بتوانن کاری تا دەسەبەب بکەن بۆیە لەو ڕێگاوە خزمەتێکی زیاتر بەو لاوانە بکرێت بتوانین فراوانتر بکرێت بەڕێات پرۆژه یاسا زیاتر کە بتوانن خزمەتی بکەن ئەتوانن لەو ڕێگاوە سوسیال میدیا دنیا داگیر کردووە کینێکی فراوانە ئەکرێت بە شێوازێکی تەندروست کاری لەسەر بکرێت پرۆژە هەبێت دەورات هەبێت بۆی بە شێوازی بەکارهێنانی بەڕێکوپێکی و تەندروست بێت. بێگومان ئەمانە هەمووی لە ڕێگەی دەرکردنی یاسا لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەو بوارە ڕێک بخات وە گەنجێک کە ئەپلیکیشنێک دانێت بەرهەمەکەی کە لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە بە بازاڕیەکە پارێزراو بێت. بێگومان لە ماوەکانی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بینیمان کە بەشێکی زۆر لەو بەرهەمانە کە ئەبرێت و وای لێت کە ئەو گەنجە داهێنانێکی کردووە ناتوانێت بێت بە خاوەنی سەرەکی داهێنانەکە. ئەمە کاری ئێوە بێ وەکو پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی پارێزگاری لە فکرە و توانای ئەو گەنجانە بکەن ببێت بۆی کە خاوەنی توانایەکی خۆی بێت و کارێکی لەو ڕێگەیەوە دەستکەوێت. ئەکید ئێمە هەمیشە داکۆکاری بووین لە خزمەتکردنی لاوانی کوردستان. ئەکید ئەم جارەش لەوە باشتر بە پرۆژە یاسا کاری لەسەرەکەین کە بکرێت پرۆژە یاسایەک کە ئەو دادە ناشرینە نەهێڵین لە کۆمەلگایە توانین بە شێوازێکی تەندروست بەکاربێنێن هەوڵی جدید بۆین لەسەر ئەوەی کە بتوانین ئەو گەنجە بەرهەمەکەی خۆی تواناکەی خۆی ببینێت خزمەتەکەی کە کردوێتی لە بەرچاو بژیرێت ئەشکرێ ئێمە لە ڕێگای ترەوە دەستخۆشی و کاری تری بۆ بکرێت بۆی بەرەو پێش بچێت تەرجیعکردنێک هەبێت بۆی چاو لاوانی تر چاو لەو گەنجە بکەن. کاک ئاڤان بوارێکی دیکە کە تایبەتە بە لاوان و گەنجان ئەوێش بەشێکی زۆر لە گەنجان
بە شێوەیەک لە شێوەکان بەخۆش حاڵیەوە لە هەرێمی کوردستاندا ئەمە نەبوو بە دیاردا حاڵەتە بۆی ئەوەی مادەی هۆشبەر بەکارهێنن یا لە ڕێگەزانستیە پەروەردەیەەکە لە عادەن. ئێوە وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان وەکو کارنامەی پارتی دیموکراتی کوردستان لەم بوارەدا چی ئەەکەن چۆن لاوانی هەرێمی کوردستان لە بەکارهێنانی مادەی هۆشبەر لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لەوانە چۆن دەپارێزن؟ بێگومان هەموو ئەم کارانەی کە بەڕێست ئاماژەت پێکرد لە ڕێگەی پرۆژە یاساوە بێ بۆ حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت جێبەجێ بکە، بەڵام وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تا چەند بەڕێز خۆت لە بواری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیا کارت کردووە، هەوڵتان داوە بۆ ئەوەی ئەو کار ئەنجام بدەن؟ ئێمە کاری سەرچیمان لەسەرەوە بووە، لەسەرە و مادەی بێهۆشکەر بووە کە چەنەها خولی ڕۆشنبیری پێگەیاندمان کردو لەو بوارە ئەمانوێت لاوان ئێمە دوورکەوێتەوە تا نەگەشتەوە ڕادەیە ئیشەڵا ناژگاتەوە نەبووە بە دیاردە چەند حاڵەتێک هەیەەوە ئاساییە بەس ئێمە کاریشمان لەسەرەوە کردووە ئیشەڵا بە پرۆژە یاسای پەرلەمان دەتوانین ئەوانە چاسەر بکرێت کۆمەڵی مادە هەیە کە دام دێت بەڕای من ئەو کاتە متوانێت من زەخت لەسەرەوە نەکەینەوەکەوی بەکاری شوێنەوەی کە تیجارەتیش پێوەکە زیاتر سزاکانی قورستر بێ بۆیە نەتوانین نەکەس بەکاری بێنە نەتوانێت کە فرۆشیاریش بتوانێەوە بەکاربێنێت. ئێمە هەمیشە خولی تایبەتمان هەبوو بۆ بوارە گەنجەکانمان ئاگادار کردوتەوە و شیار کردوتەوە کە لەو دوورکەونەوەلەوە زەرەر و زەرەرەکەی چۆنە شێوازی بەکارهێنانی چۆنە چەندەها خوری وە جۆراجۆر کراوەتەوە بۆ لاوانی وڵاتەمان بە تایبەتی کە لاوان و لاوان کە پێشتر چەندەها ساڵکار لەسەرەوە کە لاوانی کوردستان دوورکەونە لەو دیادە ناشرین و کاگاوان پێت وان نییە لە هەرێمی کوردستان چەند لایەنێک یاخود بە ئامانج هەرێمی کوردستان بکەن بە ترانزیتی گواستنەوەی مادەی هۆشبەر بەهۆی ئەوەشەوە بەشێکی زۆر لە لاوان لە هەرێمی کوردستاندا ئالودەی ئەم مادەیە ترسناکە بن؟ ئەچیتەوە دەستی دەرەچیە کۆمەڵێ نەوێ ئەم وڵاتە بەرەو پێش چووە ئاوەدانە خۆشگوزارنی تیا ئارامی تیا نەوێ لەو ڕێگایەوە شیرازەی ئەم کوردستان بشێوێنن بەداخەوە بەس بە ناتوانن ئەو خەونە ئەبەنە ژێرگەڵ کە ناتوانن لاوانی ئێمە وشیارتر لەوە بەتواناترە ئازاترە کە ناتوانن هیچ لایەنێک بتوانێت لەو ڕێگەیەوە زەفەر بە لاوانی ئێمە بەرێت. بڵێ کاگاوان ئەگەر وەکو دوایین پرسیارم ئاڕاستی بەڕێستی بکەم، کارنامی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بەوە کردووە کە لە ڕێگەی کللتور و گرنگیدان بە زمان و فەرهەنگی نەتەوەییمان لە ڕێگەی لاوانەوە ئەتوانێت زیاتر بە جیهان بناسێنێت، زیاتر هەوڵ بدا بۆ ئەوەی کللتورە جیاوازەکان تێکەڵ بکرێت لە هەرێمی کوردستاندا. ئەبینین هەرێمی کوردستان نمونەیەکی جوانی پێکەوە ژیانی نیشانی دنیای دەرەوەداوە. لاوانی هەرێمی کوردستان چۆن ئەتوانن لەم ڕێگەیەوە هەم نمونەیەکی جوانی هەرێمی کوردستان نیشانی دەرەوە بدەن و هەم هەرێمی کوردستان لاوانی هەرێمی کوردستان تێکەڵی کللتورە جیاوازەکان بن لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی جیهان بۆ ئەوەی ئەو فەرهەنگە جیاوازەی کە لەوێ هەیە تێکەڵ بە کللتوری ئێمە بێت جوانیەکانیان ئیسفادەیان لێ بکەین و پیسیەکانیشیان یاخود بڵێن ناشرینیەکانیان تێکەڵی کۆمەڵگەی کوردی نەبێت. ئێوە وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان وەکو کارنامەی پارتی دیموکراتی کوردستان ئەتوانن بڵێن بە لاوانی هەرێمی کوردستان بدەن ئەگەر دەنگ بە ئێوە بدەن کاری زیاتر بۆ ئەمە بکەن بۆەوەی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش بچێت؟ ئێمە پێشتر کە لە لاوانە کارم کردو ئێمە و کارەمان ئەنجام داوە چەندەها کۆنفراس و چەندەها خولی جیاوازە بۆ لە دەرەوەی وڵات و هێنانی دەرەوەی وڵات بۆ ناو کوردستان. ئێمە ئەو کاتەیە کە لە لاوان کارمە کرد کاتژێڕی مەکتەبی سکرتایەتی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان خۆشبەختانە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان بوو بە ئەندامی لاوانی جیهان کە ئێمە توانیمەوە و کەلتورە تێکڵاو بکەین. ئێستاش بەڵێنیوایە کە زیاتر کاری زیاتر لەسەرەوە بکرێت زیاتر بەرەو پێش بچێت بۆیە و گەنجانەی ئێمە بدرێتە دەرەوەی وڵات بۆیە کەلتورەکانیوان شارەزا بن بۆیە بیر لەوە بکەنەوە جایت وڵاتی خۆیان بەجێنێڕنجان چۆن کارەکەن ئەگەر گەنج وڵاتە لاوان ئێمە ڕێگایکی پێ بدرێ بە ئارزوی خۆی سەفەر بکات ببینێت دنیای دەرەوە ببینێت تەسەوڕەکەم بەڕێی من باشتر نەکۆچەمێنێت نە وڵات بەجێهێڵن یەنەوە زیاتر پەرۆشترە بن بۆ کوردستان بۆ نیشتیمانەکەیان هەستی نەتەوەتیان زیاترە بێت. ئێمە تەجروبەمانەیە کۆمەڵێ لاوانی گەنجی لاوانمان بردە دەرەوەی وڵات
بۆ کۆنفراس و بۆ سەردان ومانە کە هاتوونەتەوە ئێستا ئەگەر ئەو وڵاتەشی لەسەر تاپۆگەن زەحمەتە توانێت سەفەرکە بمێنێتەوە بۆ نیشتەجێبوون نەتوانێت بۆ سەفەر بۆ سیاحەت بڕوات ئێمە ئەتوانین کەلتورێت دابێنێن توانین زەختێکیەوە بکەینەوە زەختی ئەوە بکەینەوە کە لە پەرلەمانە فیزا هەڵگیرێت لەسەر لاوانی کوردستان کە بە ئازادانە سەفەری خۆیان بکەن بچن دنیای دەرەوە ببینن بۆیە بێنەوە ئەوەی کە جەنابەت باسە کرد شتە باشەکانیان کردارەکانیان شێوازی بەڕێوەچوونی وڵات ئاوەدانی ببینن بێنەوە لێرە خزمەتی وڵاتەکەی خۆیان بکەن تەوت و قوتابیانش کە چنددە دەروی وڵاتە ئەخوێنەوە گەڕێنەوە سوودمەندێکی زۆر باش بووین ئەوەی کە حکومەت کە پەری پێداوە بواری توانە سازیە و قوتابیانەی کە ئەنێرێت بۆ دەروی وڵات لەو کە خوێندن تاواگەنێن و لێرە ئیسفادەیەکی زۆری کردووە میلەتی کوردستان لەسەر دەستیەوەنە. بەڵێ کاگافان من پرسیارێکم نەماوە مایک بۆ بەڕێستا کامێرە بۆ بەڕێستا فەرمو و بانگەشەی خۆت بکە داوا لە دەنگدەرانی پارتی دیموکراتی کوردستان هاوڵاتیانی شاری سلێمانی بکە کە دەنگ بە فراکسیۆنی پارتی و کاندیدی ژمارە 4 بدەن. من لێرەوە داوا لە پارێزگای سلێمانی خەڵکی سلێمانی هەڵەب پێنجوێن شارە زوور ڕاپەڕین گەرمیان سلێمانی دەکەم دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن تاکە حیزب ئەتوانێ ئەم وڵاتە پارێزێ لە سەردەستی پارتی دیموکراتی کوردستان وڵاتە ئامینترە ئاوەدانترە خۆشگوزارنترە داوەتان لێ یەکەم دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن تاکە حیزب ئەتوانێت ئەم وڵاتە لە ئارەمە بێڵێتەوە. پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی دێرینی هەیە بۆ خزمەتکردنی گەلی کوردستان ڕابردوویەکی دیارە دەستکەوتەکانی پارتی دیموکراتی کوردستان لەم وڵاتە دیارە بۆیە داوا لە خەڵکی سلێمانیەکەم دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن بۆیە ئارامێکی خۆشگوزەرانی و ئاوادانیەکی زیاتر وەکو هەولێر و دۆشیان بۆ بکرێت. ئێمە لێرەوە داواکارم دەنگ بە لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بن بە ژمارە 4 بیر نەچێت کە کاندیدم لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان کە ڕابردوویەکی خزمەتێکی زۆری ئەم شارم بە توێژی لاوان کردەوە لە بوارەکانی جیاوازە ماوەی 32 ساڵ کارم کردووە لە بواری لاواندا ئیشەڵڵا سەرکەوتووە بێ پارتی دیموکراتی کوردستان ئاوەدانتر و خۆشگوزارانترن بۆ کوردستانێک و بۆ کوردستانێکی سەربەخۆ. زۆر سپاس بۆ بەڕێز ئاوان حەمە ساڵح کاندیدی ژمارە 4 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان. سپاس بە بەشداریکردن لە بەرنامەکەمان بە هیوام لە پەرلەمانی کوردستان ببینینەوە وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان بانگشتین بەرنامە بکەین. ئینشەڵڵا زۆر سپاس بۆی و دەستخۆشی لە یەک بەیەکتی کارمەندانی تەلەڤیزۆن و ڕادیۆی سلێمانی چاوی یەک بەیەک تاماچێکم لەشتان ساخوی سەرکەوتووە. زۆر سپاس بینەران و بیسەرانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم خواتانە.